فەرموناوەڕێیان یەکەم ئەڵقەی ساڵی 2015 یەکەمە قاچی بێچووەکانی بێچووی زێبرا فینک. ئەڵقەی ژمارە چەندە؟ مردووە ژمارەیەک سێ پەنجەیەک خۆی بینن ئەم سێ پەنجەیە چێتە ناوەوە ڕایەکێشینە بە یەک تۆز بە زەحمەت چێتە ناوەوە. ئەوە ئێستا یەکەم ئەڵقە بە ناوی سۆران ساڵی 2015 زمانە قاچ. سەرچنە سەر ئەڵقەی دووەم لە پێشە بەبێ ئەگەمان ئەلێرە بێ لەم شوێنە هاوڕێن ئێرە زۆر گرنگە چکە زۆر ناسکەم پەنجەی ئاوا گرین وەک ئەیبینن یەک تۆز زەخت دەکەین دەیتر پەنجەی بەڕێگەوە سێ پەنجەکەی کەی بەو شێوەیە زۆر بە ئاسانی هەوڵ دەدەین. ئێستا دیکەینە قاچیەوە هەوڵ ئەدەین بەم شێوەیە سێ پەنجەکەی چوە ناوەوە ڕایکێشین وەی کەش چوە قاچی ماوەتەوە ئەڵقەی ژمارە سێ بە هەمان شێوە وەک ئەبینن لە پێشە ئەم پەنجە بۆی عەزێت بەو ناوچێ ئێرە زۆر ناسکە یەک تۆز